بەڵێتر دۆخی سووریا زیاتر تاوتو دەکەم بە تایبەتی هەڕوێستی وڵاتان بەڕێز ڕۆبرت فۆرد دوایین باڵیۆزی ئەمریکا لە سووریا لە مەینی ئەمریکاوە لەگەڵم دەبێت لەگەڵ بەڕێزیان زیاتر قسە دەکەم جنابی باڵیۆز سپاس کە لەگەڵ کوردستان 24 ئەمێ بزانم کە ئەمریکا چۆن دەڕوانێتە دۆخی ئێستای سووریا لە ڕووی سەربازی و سیاسیشەوە. وەرەتان باش سپاس بۆ میوانداریە پێم وایە ئیدارەی بایدن گرنگی بە بارودۆخەکە دەدات لە ڕۆژهەڵاتی سووریا بە تایبەت ئەو بۆشایی ئەمنیەی لە ناوەڕاستی بادیە و سووریا لە ئارادایە کە نەباتە داعش بەکاری بهێنێت بۆ ئەوەی خۆی بەهێز بکات. ئێمە سەرۆک بایدنمان بینی ڕاوێژکاری ئاسایش نەتەوەی جەک سۆلڤن ئاماژان بەوە کرد. وێ ڕایەوەش ئیدارەی بایدن نیگەرانە و گرنگی بە پرۆسی سیاسی لە سووریا دەدات لە دیمەشق بۆ ئەوەی نیازیان چییە ستا لەسەر ئەوە دەوەستێت زیاتر گرنگی بە ئاسایش و پارێزراوی هێز ئەمریکیەکان لە ڕۆژهەڵاتی سووریا دەدەن. باشە ئەوەی کە ئێستا ئەمریکا بیری لێ دەکاتەوە بۆ ئەوەی کە لەگەڵ حکوومەتی داهاتووی سووریا پەیوەندیەکانی چۆن ڕێک بخاتەوە چییە؟ استراتژی داهاتووی ئەمریکا لە سووریا بە چه شێوازێک دەبێت؟ ئێمە هێشتا نازانین ئەمە نازانین هیچ باڵۆزخانە و نوێنەرایەتێکی ئەمریکا لە دیمەشق نییە. هیچ جۆرە باڵۆزخانە و نوێنەرایەتێکی سووریاش لە واشنگتن نییە. پەیوەندی نییە لەگەڵ ئەو حکوومەتە نوێیە کە دوێنێ ڕاگەیەندراوە لە بینی خۆیان لە نێوان ئەمریکیەکان و سووریەکان نییە کەواتە هیچ جۆرە پەیوەندیەک نییە لە نێوان گروپە چەکدارەکان و واشنگتنیش لە سووریا تەنانەت لە نێوانیشیان تەحریری شام. باشە ئەمەی بزانم کە ئیدارەی نوێی ئەمریکا بە سەرۆکایەتی ترامپ چە سووریایەکی دەوێت لە ناوچەکەدا و چۆن دەڕوانێتە دۆخی داهاتووی سووریای دوای ئەسەد. پێم وایە ئیدارەی ترامپ و ڕوانکەی بۆ هەرێمەکە ئەوەیە ئێران کێشەیەکی مەزنە. ئێران پێویستە جڵەو بکرێت، کاریگەری پێویستە سنووردار بکرێت. باوەڕم وایە دۆناڵد ترامپ هەوڵ دەدات دانوستان لەگەڵ ئێران بکات لەسەر پرۆگرامی ناوچی وڵاتەکە. پێم وایە دۆناڵد ترامپ هەوڵ دەدات دانوستانێک بدۆزێتەوە لە هەمان کات فشاری زۆر فشار دەخاتە سەر ئێران. لەلایەکی دیکە ئیدارەی ترامپ پاڵپشتی بەردەوامی بەهێزی ئیسرائیل دەبێت، مافی پارێزگاری ئیسرائیل لە خۆی هاریکاری پێشکەشکردن لە ئاستی سەربازی و تەنانەت سیاسیش بۆ ئەوەی کۆمەڵگەکانی خۆی فراوان بکات لە کەرتی غەزە و ڕۆژئاوا. پەیوەست بە سووریاش پێم وایە دۆناڵد ترامپ دەیەوێت ئەمریکیەکان سەربازە ئەمریکیەکان بێنە دەرەوە بکشێنەوە لە ئیدارەی و خولیەکەمی خۆی هەمان کاری ئەنجامدا. وەزارەتی دەرەوە ئەو کات کە خواستەی تێدا هەبوو ئەو کات بۆ جۆرە باوەڕێکیان لای ترامپ دروست کرد کە بەشێک لە سەربازەکان بهێڵێتەوە. پێم وایە ئیدارەی نوێی ترامپ خولی دووەمی وا دەکات سەربازەکان چێشێت لە هەمان کاتیش داعش جڵەو بکات لە ڕۆژهەڵات و ناوەڕاستی سووریا. نەخشەی ئێستای هێزەکان لە سووریا لە ڕووی سەربازیەوە ئەگەر ببینین ئەبێت ئەمری واقع ئایا سووریا دابەش دەبێت؟ بەو هیوایانیم پێم وایە ئەوانەی هەوڵ دەدەن سووریا دابەش بکەن خولی زیاتری شەڕی ناوخۆ زیاد دەکەن. ئەو بەشانەی دیمەشقیان لە ژێر جڵەوە لە حەلەب لە دیمەشق زۆر متمانیان بە پێکەوەی نیشتیمانی هەیە. پرسیارەکە ئەوەیە چۆن هەموو سووریەکان تێکڕای پێکاتەوە کۆمەڵگە سووریەکان ڕێگەیەک بدۆزنەوە بۆ پێکەوە ژیان و
ڕێزگرتن لە مافی یەکتری بۆ ئەوەی داهاتوویەکی هاوبەشی سیاسی بۆ خۆیان دابتاشن. ئایا سووریای داهاتوو سووریاکی ناناوەندی دەبێت یاخود نا؟ دەزانن کە ئەو میلیشیا چەکدارانی ئێستا بەرگری شام تەحریر و شام حکوومەتێکیان پێکهێناوە لە ئەساس ئەوان زۆر ئۆتۆنۆمیەتیان هەبووە. ئەو ئیدارەی ئۆتۆنۆمیە دانەوێت بەو شێوەیە کار بکات، کەواتە وەکو بەو شێوەیەش نییە کە هیچ ئەزمونێک نەبێت، بەڵام لەسەرەوە دەوەستێت با چەند کۆکن لەگەڵ یەکتر بۆ ئەوەی یەکگر و یەکگشتگیر بۆ وڵاتەکە. ئێوە ماژەتان بەوە کرد هیوادار نین کە سووریا دابش بکرێت. سووریایەکی یەکپارچە چه خزمەتێک بە ناوچە دەکات؟ ئەگەر دابش بکرێت چی لە ناوچەکە دەگۆڕێت؟ ئەگەر دابش بکرێت و جەنگێکی نێوخۆی هەبێت، ئەمە دەرچەی نوێ دەکاتەوە بۆ هێزە بیانیەکان تورکیا، سعودای عەرەبی، ئیسرائیل، ئیمارات، عێراق بۆ ئەوەی تێوە بگلێن. دواتر چێبڕچێکە دەبێتە هەرێمی، زۆر ئەستەم دەبێت ئەو جەنگە بوەستێندرێت بەتایبەت لە نێوان ئەو چێبڕچی هەرێمیە. وێڕایەوەش ئەستەم دەبێت و مەترسیدار دەبێت بۆ خەڵکانی سووریا کە ئەوان هەر دەمێکە ئازاریان چێشتووە، مەینەتیان چێشتووە، کێشە گەلێکی زۆریان هەیە لە ژێر دەستی. باشە پێتان وایە ئەو هێزانەی کە ئێستا لە سووریا هەن هێزە بیانیەکان مەبەستمە لە سووریا دەمێننەوە یا دەکشێنەوە؟ ئەگەر مەبەست لە بیانیەکان ئەمریکیەکان بێت، پێم وایە ترەمپ هەوڵ دەدات ڕێگەیەک بدۆزێتەوە بۆ کشانەوەیان. ئەو ناوێت بمێنێتەوە هێزەکانی ئەمریکا تا هەتایە لە سووریان نامێننەوە. پێشبینی دەکەم ئەمریکیەکان گفتوگۆی زۆر دەکەن لەگەڵ هێزەکانی سووریای دموکرات و سەرکردەکانیان، لەگەڵ حکوومەتی تورکیا و حکوومەتی عێراقیش لەسەر پرسانە. باشە، ئەمریکا بەرژەوەندی هەمیشەیی لە سووریادا ماوە، بەرژەوەندی سەربازی دیارەکە هەیە لە ڕووی ئابووری لە ڕووی سیاسیەوە. پێم وایە بەرژەوەندیمان لە سووریا هەیە، بەڵام بەرژەوەندی مەزنەکە ئەوەیە کە سووریا بەشێکی سەقامگیر و گەشەکردوو بێت لە هەرێمی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. خوازیارین کە سووریا نەبێتە کێشە لەگەڵ حیزبوڵڵا لە لوبنان و کە کێشە دەنێنەوە بۆ لوبنانی و ئیسرائیلەکان لە هەمان کات. خوازیارین سووریا نەبێتە ناوەندێک بۆ بزاوتێکی تیرۆری فراوان و هێرش ئەنجام بدات، نەک خەڵکانی سووریا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست، بەڵکو هەموو خەڵکی تەواوی جیهان بخەنە ژێر لێشاوی هێرشەکانیان. پێمان وایە کە سووریا خوازیارین ببێت ئەو وڵاتەی ئەمریکا بتوانێت بازرگانی لەگەڵ ئەنجام بدات، پەیوەندی ئاسایی لەگەڵ هەبێت. کاتە پێتان وایە کە بەریەککەوتنی هەژمونی وڵاتانی زلهێز لە سووریا ڕوو بدات؟ بەدڵنیاییەوە ئەو جۆرە ترسە هەیە بۆ ئەو بەریەککەوتنە. تێبینیم کردووە هێزەکانی سووریای دموکرات بڕیاریان داوە لە مونبج بکشێنەوە. پێشم وایە بڕیارێکی باش بووە، بەڵام ئێستا کاتێوە هاتووە هێزەکانی جڵەو لە دەستی دیمەشق دەستی گفتوگۆ درێژ بکەن، گفتوگۆی ڕاستەوخۆ لە نێوان سەرکردەکانی دیمەشق و سەرکردەکانی هێزەکانی سووریای دموکرات. پێویستە گوێی لە یەکتر بگرن. ئایا نیگەرانیەکانیان چین؟ ئایا کێشەکان چین لەسەر زەوی کە پێویستە چارەسەر بکرێت؟ و ئەگەرەکانی ئەو بۆ چوونە هاوبەشە سیاسیانە و ئامادە سیاسیانە چین بۆ داهاتوو لە 2025 و 2026 ئەنجامی بدەن. بەڵام پێویستە لە چوارچێوەی گفتوگۆیەکی ڕاستەوخۆ بێت لە نێوانیان، نەک تەنیا لە نێوان خۆیان. هێزەکانی تەحریر شام و جەیشی نیشتیمانی سووری و هێزەکانی سووریای دموکرات پێویستە گفتوگۆیەک بێت. بۆ نمونە
لەگەڵ پێکهاتەکانی سوەیدا لە لاذقیە کۆمەڵگای مەسیحیەکان لە تێکڕای وڵاتەکە. سووریەکان پێویستە قسە لەگەڵ سووریەکانی دیکە بکەن، مافەکانیان ڕێز لێ بگرن لە تەواوی جەنابی باڵیۆزبا لە کۆتایشدا لەبارەی کوردەوە لێتان بپرسم. کورد ئەبێ چی بکات بۆی کە بتوانێت پارێزراو بێت، بۆی کە بتوانێت هاوبەشێکی ڕاستەقینەی لە حکوومەتی داهاتووی سووریا هەبێت بە تایبەتی لە ڕۆژاوای کوردستان؟ پێشنیاز و لە هەمان کات پێشنازی من بۆ یەپەگا، بۆ مریشەکانی یەپەگا، بۆ پێدا و پێکاتی سیاسی ئەوەیە کە کراوە بن و ڕاستە و خۆ ڕاشکاو بن، گفتوگۆ لەگەڵ تەواوی تێکڕای کۆمەڵگەکانی سووران جام بدەن، لەگەڵ سەرکردەکانی دیمەشق پرسیار بخەنە ڕوو، لە هەمان کات ئامادەی گوێگرتنیان تێدا بێت، ڕوونکردنەوە بدەن لەسەر ڕوونکردنەوە بدەن لەسەر ڕوانگەی خۆیان. بۆ نمونە لەو هەرێمە کوردیە بەژەوەندەکان شی بکەنەوە، مەترسەکانی شی بکەنەوە، مەترسی ڕاستەقینەن. ئەمانە شتگەلێکن ئاسان ڕوون دەکرێنەوە بۆچی ترسیان هەیە لە سووریا، بۆ قسەی لەسەر بکەن و دڵنیایی وەربگرن بۆ ئەوەی بتوانن دانوستانی سیاسی بکەن لە گفتوگۆکە لەگەڵ هەموو لایەنەکان، ڕێزگرتن لە مافەکانی هاوڵاتیان، خواستە سیاسەکان، ڕێزگرتن بۆ تێگەیشتن و لەک تێگەیشتن و پێکەوەشیانی هاو. زۆر باشە، زۆر سپاس بەڕێز باڵیۆز ڕۆبەرت فۆرد، دوایین باڵیۆزی ئەمریکا لە سووریا. زۆر سپاس کە بۆ یەکەم جار دوای ڕوخانی ڕژیمەکەی ئەسەد بۆ میدیایەکی کوردی کە کوردستان 24 دوای لە مەینەوە لەگەڵمان بووی. سپاس.